شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ خوارەوە و زەرورەتی ئێستا و زەمینەی نەعەدالەتی دابەشکردنی داهاتەکان لای هاوڵاتیان چەندان پرزگەلی دیکە هەر لە ژێرخانی ئابووری و جیاوازی دیار و گەورەی جوگرافی یارمەتیدەرن بە ئاڕاستەی ئەوەی وەک هاوڵاتیان دەڵێن پرسی لامەرکەزیەت پشتیوانی لێ بکرێت و هەر وەک چۆن لە دەقی یاساکانی حکوومەتیشدا بابەتێکە جێگەی گفتوگۆی جددی و جێبەجێکردنە. پرسی لامەرکەزی پرسێکە کە لە ڕووی ئیداری و داراییەوە توانا و تاقی نوێ لە پارێزگاکەدا بەدەرەکەوێەوە ئیحتیمامی پێدرێەوە لە ڕووی ئیداریەوە ڕۆتینات و گەندەڵی ناهێتەوە ڕێگریەکە لەوەی کەوا کەسی کەمتەرخەم لە ناوچەکەدا کەمتەرخەمیەکانی خۆی بە حکوومەتی مەرکەزیدا هەڵواسێت و خۆی لێ بەبەری بکات. دیارە لە پرسی لامەرکەزیەدا پرسی دیموکراسی گەشە ئەکات چونکە ڕاستەخۆ ئەو ئیدارە کە سەرپشکەکرێت و دەسەڵاتەکانی پێدرێت و دەسەڵاتەکان لە ڕووی ئیداری و مالیەوە شۆڕەکرێتەوە ئەو کاتە کۆنتاکت و پەیوەندی لەگەڵ هاوڵاتیانە زیاترە بێ و دەتوانێت خزمەتگوزاری باشتر بە هاوڵاتیان پێشکەش بکات و هاوڵاتیانیش بە ئاسانی دەستیان نەگاتە ئیدارەکانی خۆیان و وەگلێ و گازندەکانی خۆیان دەگەێنن و هەروەها ئەو ڕۆتیناتی کە هەیە نامێنێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێ لیژنەی تایبەت بە ڕێکارەکانی لامەرکەزیەت کاراکراوە و ڕۆژانە کۆبوونەوەی تایبەت بە خۆیان دەبێت و دواتریش مفاتەحەی حکوومەت دەکەن. سەوزانی وەزعی کوردستان و ناوچەکە بە باریکی ئابووری خراپ پاڕابووە باشترین چارەسەر بۆ ئەم قۆناغە لامەرکەزیە. ئێمە لە ئەنجومەنی پارێزگا تێکڕای لیستەکان کۆبوونەوەکمان لەسەر کرد و قسە باسمان لەسەر کرد گەشتینە ئەوەی کە لیژنەیەکی کاتیمان بۆ دروست کردو لیژنەکە لە نۆ ئەندام لە هەموو فراکسیۆنەکان پێگاتووە بە پێی ژمارەی کورسی فراکسیۆنەکان ئەمڕۆ ئەم نۆ ئەندامیان ئەم لیژنە کاتی ئەمڕۆ یەکەمین کۆبوونیان سەعاتە لە بینای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەن و هەنگاوانێن بۆ ئەوە و لە ڕووی ڕاگەاندنیشەوە هەموو ئەندامەکانمان لە ڕووی ڕاگەاندنەوە حملێکی باشمان کردەوە بۆی خەڵک زیاتر تێبگات لە مەفهومی ئەم کارە گرنگە کە لە دەرەنجام با بڵێن لە خزمەتی کۆمەڵانی خەڵکە لە سنوورە و بۆ هەموو پارێزگاکانیش تەبان ئێمە کە ئەم هەنگاوانین داواکە ئەوەیە کە هەموو پارێزگاکان لامەرکەزی خۆیانە بێ بۆی هەم لامەرکەزی ئیداری هەم لامەرکەزی دارایی. لە ناو شەقامدا گەرچی بۆ چونگەلێکی بچووک هەن بۆ پرسی لامەرکەزیەت دەکرێن و بەلاڕێدا دەبرێت وەک کارتێکی سیاسی وێنا دەکرێت بەڵام لە واقعدا لامەرکەزیەت بابەتێکی یاسایی و دەستوریە و هەلومەرج و واقعگەلێک دەیچەسپێنێت باشترین نەخشە ڕێگاش دەبێت بۆ فراوانکردنی دەسەڵاتەکان و چەسپاندنی بەرژەوەندی گشتی. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.